لەبارەی بەڕێوەچوونی ئەزمموی خوێندکار و قوتابیانی پۆلی 12 بەسمە لەگەڵ بەڕێز نورەدین عوسمان بەڕێوەبەری گشتی ئەزمموونەکانی هەرێمی کوردستان لە هەولێرەوە گفتوگۆ بکەم. مامۆستا نورەدین زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 ئەمڕۆ یەکەم ڕۆژی تاقیکردنەوە بوو. پرۆسەکە چۆن بەڕێوەچوو بەگشتی؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی تاقیکردنەوەکان بوو کە 23/6 تاقیکردنەوەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا کە بە بەشداری 122,500 قوتابی خوێندکار بووە لە سەرتاسەری هەرێمی کوردستان. 2115 هۆڵی تاقیکردنەوەمان هەبووە بە بەشداری ستافێکی زۆر لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردە و پارێزگا پەروەردەی پارێزگاوی دارە سەربەخۆکان لە بەڕێوەبەری هۆڵ و یاری دەر و سەرپەرشتیارانی هۆڵ بەشداریان کرد. پرۆسەی تاقیکردنەوەی یەکەم ڕۆژ زۆر بە شێوەیەکی هێمنانە دوای هەموو ئامادەکاریانی بەسپاسەوە کە لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگاکان و پەروەردەی قەزاکان و سەرپەرشتیاران کراوە توانیمان کە یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکان بە شێوەیەکی زۆر هێمنانە زۆر سەرکەوتوانە بەبێ هیچ گیر و گرفتێک کۆتایی بێنین. هیوادارم سەرجەم قوتابیان و خوێندکارانیش بتوانن ئەو ئامانجەی کە هەیەە بتوانن بەدی بهێنن بەپێی تواناکانی خۆیان. هیچ گیر و گرفتێک نەبوو ئەمڕۆ، هیچ کێشەیەکی تەکنیکی نەبوو لە بەڕێوەچوونی پرۆسەکە؟ نەخێر هیچ کێشە و گیر و گرفتێک لە پرۆسەکە ڕووی نەداوە لە ناو هیچ وەڵێکی تاقیکردنەوە بەپێی و زانیارانی تاوکو ئێستا گەشتوتە لای ئێمە. باشە مامۆستا، ئەو ئامادەکاریانەی کە ئێوە کردوتانە بە تایبەت بۆ ئەوەی کە پرسیارەکان زۆر پارێزراو بن تا و کاتێ دەگاتە دەستی قوتابیان، ئەمڕۆ ینی هەستان بەوە کرد بەرهەمەکەیتان وەرگرتەوە کە بە شێوەیەکی زۆر باش ئامادەکاریەکانتان وەکو خۆی بەڕێواچێت؟ بەڵێ زۆر بەباشی بەسپاسەوە ستافێکی زۆر ماندوون لەگەڵ ئێمە لەگەڵ ژنێ باڵی تاقیکردنەوە گشتەکان. ئەو ستافە شەو نخونیەکی زۆرە کێشن ماندوون و کەسێکی زۆر ئەمینن هەر لە کۆمەڵک کادر و ستافی وەزارەتی پەروەردە هەتاوەکو بەڕێوەبەرە گشتیەکان هەتاوەکو یاریدەدەرانیان بەڕێوەبەری پەروەردەکان سەرپەرشتیاران مامۆسایان سەرجەمیان ماندوونە ناسانە شەو نخونیان کردووە بۆ ئەوەی کە پرۆسەکە بە هێمنانە و بە ئەمینی پرسیارەکان بگاتە دەست سەرجەم قوتابیان و خوێندکاران لە سەرتاسەری هەرێمی کوردستان. پێم وایە پرۆسەیەکی زۆر پاک و بێگەردە، پرۆسەیەکە کە توانیمانە بە شێوەیەکی زۆر باش و بە کوالیتێکی زۆر باش پرسیارەکان بخێنە بەردەست قوتابیان و خوێندکاران بەبێ ئەوەی کە ئەمڕۆ 122,500 قوتابی خوێندکار پرسیاری چۆتە بەردەست کە هەموو پرسیارەکان سەرجەم ناو و کۆدی خۆی لەسرە، سەرجەمیان پەڕی وەڵامی پرسیار ناو و کۆد و زانیاری خۆی لەسرە. 122,000 قوتابی خوێندکار تاقیکردنەوە بکە بەبێ ئەوەی یەک هەڵە ڕووی دابێ. پێم وایە ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورەیە بۆ وەزارەتی پەروەردە و بۆ هەموو ئەو کادرانەی کە لەو مەجاڵە توانیویانە جێپەنجەیان هەبێت. دەستان خۆش بێ مامۆستا، ساڵانی ڕابردوو پچڕانی ئینتەرنێت لە کاتی تاقیکردنەوە گشتیەکان تا کاتژمێر 9 و تا کاتژمێر 10 بوو. ئەم ساڵ تا کاتژمێر 8 ئینتەرنێتتان بڕیوە. ئامان شتان چییە لە بڕینی ئینتەرنێت و بۆچی ئەم ساڵ کاتەکەیتان کەم کردوێتەوە؟ پێم وایە زیاتر پەیوەندی بە وەزارەتی گواستنەوە و گەیاندنەوە هەیە، پێویستە بۆ سەرجەم ئەو دام و دەستگایانی کە لە دوای کاتژمێر 8:30 دەوامی فەرمیان هەیە. هەموو ئەوانە پێم وایە بڕینی ئەنتەرنێتیان کارێکی زۆر گەورە ئەکاتە سەرپەخستنی مامەڵەی هاوڵاتیان لە سەرجەم دام و دەستگاکانە. ئەو دوو کاتژمێرەش دوای ئەو پرۆسەیەکە ئێمە جێبەجێیەکەین بۆ ئێمە کافیە و ئەتوانین لە ماوەیە و دوای ئەوە دوو کاتژمێرە کە پرسیارەکان نەگاتە دەست قوتابیان و خوێندکاران پاشان نەکەوێتە ژێر ڕکێف و چاودێری ئەو ستافەی کە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکان دایان ناون کەوانش کەسانێکی ئەمین و دەستپاکن لە بەڕێوەبەر و یاریدەدەر و چاودێر و سەرپرشتیاری وەڵەکان. پێم وایە تر دوای ئەوە ئەو کێشەیە یاخود ئەو گرفتەی کە
ترسمان لێ هەبێت لە دوای ئەو کاتژمێرەوە کە 7:30 دەست پێکات و بە شێوەیەکی ئاشکرا چێتە بەردەست قوتابیان و خوێندکاران هیچ گرفتێکمان لە ئەوبارەیەوە نامێنێ. بەڵێ مامۆستا لە نێوان ڕێکارەکان بۆ ئەوەی کە قوتابیان هەمویان ببێ غەش بڕۆنە نێو هۆڵەکانەوە لەگەڵەوەش کە ئەو قوتابیانە خۆیان زۆر سترێسن ینی مامۆستاکان نوێن بۆیان کە لە نێو هۆڵەکانی تاقیکردنەوەن چۆن ئەوەتان باڵانس کردووە تاوەکو سترێسی قوتابیان لە نێو هۆڵەکان نەمێنێت یاخود کەشەکە بۆ ئەوان زۆر گونجاو بێ بۆ ئەنجامدانی تاقیکردنەوەکان؟ قوتابی خوێندکار لە ناو هەموڵێکی تاقیکردنەوە پێویستی تەنها بە شوێنێکی هێمن هەیە، شوێنێکی با بڵێن فێنک هەیە، شوێنێکی ئارام و پێداویستیانی کە ئەویش پێویستێتی وەزارەتی پەروەردە سەرجەمی بۆ دابین کردووە. پاشان نەکەوێتە سەر قوتابی خوێندکارەکە خودی خۆی کە بتوانێت چۆن وەڵام باتەوە. پێم وایە بوونی نائارامی و دڵە ڕاوکە لە تاقیکردنەوەکان شتێکی سروشتێکە لە زۆر قوتابیان و خوێندکار هەیە کە ئەمەش پێم وایە قوتابیان و خوێندکاران ئەو سترێسیان هەتاوەکو زۆر بێ ناتوانن ئامانجی خۆیان و ناتوانن وەک پێویست وەڵام بنەوە. لەبەرەوە ئاساییە بەشێکی زۆری قوتابیان و خوێندکارانیش هەمویان لێک ئاستانە بن چکە بەشێکی زۆری چێتە تاقیکردنەوە بۆ نیازە ئەچەکە بەرزترین نمرە بێنێ. وە 122,000 قوتابی خوێندکاریش ژمارەیەکی زۆرە لەشکرێکە ئەتوانن بڵێن ئەوانەی کە سترێسیان نییە، دڵڕاوکیان نییە، ترسیان نییە، متمانیان بە خۆیان هەیە ئەتوانن ئەو ئامانجەی هەیە بتوانن بەدی بێنن لەسەر وەڵامی تاقیکردنەوەکان. پرسیارەکان هەموو یەک جۆر پرسیارە بە کوالیتێکی زۆر باش بە ڕەنگا و ڕنگ بەبێ ئەوەی کە هیچ کەم و کوڕی و هەڵەیەکە بێ لە ناو پرسیارەکان ئاچێتە بەردەسی تەنها لەسەر ئەو هەیە لە شوێنێکی ئارام و هەیە مندا بنیشێ بەبێ دەنگ وەڵامی پرسیارەکان بداتەوە. دەستان خۆش و بە هیوای سەرکەوتنیش بۆ هەموو قوتابیان بەڕێز نورەدین عوسمان بەڕێوەبەری گشتی ئەزمونەکانی هەرێمی کوردستان لە هەولێر میوانم بووی.